ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ لێکدانەوەی هەواڵ سەبارەت بە حکمی ئەعدامی پەخشان عەزیزی لە خزمەتەوەی ئازیزان حکمی ئەعدامی پەخشان عەزیزی لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە تایید کراوە و ئەم هەواڵە لەلایەن وەکیلی پەخشان عەزیزیەوە پڕڕاست کراوەتەوە لەگەڵەوەی خات و پەخشان عەزیزی چالاکێکی ناسراوی کۆمەلگای مەدەنیە و کار و چالاکیەکانی بە تەواوی مرۆڤ دۆستانە بوون بەڵام لەلایەن بەرپرسانی قەزای ئەمنیەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە تاوانی هاوکاری لەگەڵ حیزبێکی نەیاری ڕژێمی خراوەتە پاڵوە بە تاوانی بەغی حکمی ئیعدامی نامنۆڤارەی بەسەردا سەپێنراوە. بۆ قسەکردن لەسەر ئەم حکومە دژە ئینسانیە داوامان لە بەڕێزکانی کەرەمپور چالاکی سیاسی کردووە بەشداری بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان بن تا لەم بارەیەوە چەند پرسیارێکیان ئاراستە بکەین. هاوڕێکانیمان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵا هاوڕێکانیم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونت. سلااو بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویست تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس بۆ ئەم مەجالە کە داوتان بم. سپاس بۆ بەڕێستان. هاوڕێکانی کۆماری ئیسلامی پێتان وایە بۆچی لەم قۆناغەدا کە خۆی لە هەموو بوارێکدا تووشی قەیران شکست و پاشەکشە وە سەرە ڕای دژایەتی نێوخۆیی و نێونەتەوەی لەگەڵ دەرکردنی حکمی ئیعدام دیسانیش پێداگری لەسەر سەپاندنی حکمی ئیعدامی پەخشان عەزیزی کردووە. هەروواکە خۆتان لەناو پرسیارەکاندا ئیشارەتان کرد ئەوەی کە کۆماری ئیسلامی تووشی قەیرانهایەکی جۆراوجۆرە چە لە ناوخۆی وڵاتدا چە لە ناو منتەقەدا هەموو ئەوانە فشارێکی زۆری هێناوە بۆ کۆماری ئیسلامی. ئەمە ئەگەر چاو لە مێژووی 46 ساڵەی کۆماری ئیسلامی بکەین زۆر بەباشی پێ بەو شتە ئەبێن کە کاتێکە کۆماری ئیسلامی تووشی قەیرانهایەکی جۆراوجۆرە بێت بەتایبەت لە منتەقەدا فشارەکان لە ناوخۆدا زیاترەکە. ئێستا گەرچاوی لە منتەقە بکەین کۆماری ئیسلامی یەکێک لە بەهێزترین دۆستەکانی خۆی لە مێحوەری مقاومەتە کە بەشار ئەسەد بوو لە دەستی داوە. چاو لە غەزە بکەین حەماسی لە دەستاوە کە بازوویەکی مۆسەلەحی قەوی بوو لەگەڵ حیزبوڵا لە لوبنان بۆ جمهوری ئیسلامی و بەو شێوە دیکتاتوری بەشار ئەسەد لە سووریە ڕووخاوە. گەر چاوێکیش خشکێنین بە عێراقدا ئیسا هەشتی شعبی وتیانەکە نابێ فعالیەتی نظامی بکە ئابێ منحەر بێ یا ئابێ لە ناو نیروی عێراقدا تێکڵاو بێ. هەموو ئەوانە بازووهایەکی پڕهێز و مۆسەلەحی کۆماری ئیسلامی بوون کە لە منتەقەدا ئێستا کۆماری ئیسلامی ئەوانەی لەدەستاوە و خۆشتان کە لە ناو پرسیارەکانە پرسیاری ئەوەڵدا ئیشارەتان کرد ئەوە یەکە لە ناوخۆی وڵاتیشدا بەتایبەت دوای شۆڕشی ژینایاژن ژیان ئازادی تووشی قەیرانهایەکی جۆراوجۆر بووە، تووشی قەیرانی ئابووری بووە، محبوبیەت ئەڵگای ئێراندا لەدەستاوە لە منتەقە و لە سەرحی بینالملەلی لە سەرحی دنیادا. ئێستا هەموو کەس وەکو دیکتاتۆرێک چاو لە خامنەیەکە کارم نییە بەوەی کە ڕاوابەتی دیپلۆماتیکیان هەیە، ئەمە دوای شۆڕشی ژینا ئەوەی کە خامنەیە دیکتاتۆرێکە و ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمی کە دیکتاتوریە هەموو کەس ئاوا چاوی لە چاو لە کۆماری ئیسلامی وە شەخسی خامنەیەکە. بۆیە هەموو ئەمانە جمهوری ئیسلامی بە خاتر ئەوەی کە نیشان با حداقل بە خەڵکەکەی خۆی لە ناو خۆی ئێراندا کە نەخێر من هەر ئیقتیداری جارانم ماوە و ئەتوانم وەکو جاران سەرکوت بکەم، هەرچەند کە کۆماری ئیسلامی کاتێکە هاتە کار بە سەرکوت بووەوە تا ئێستش هەموومان ئاگاداری کە ماشینی سەرکوتی بۆ حتا یەک ڕۆژ نەوەستاوە، بەڵام هەر ئێستش سەرکوتەکان ئێمە ڕۆژ بە ڕۆژە بینین کە چۆن زیاتریەکە لە ئەرزی 2 هەفتەدا بۆ 3 دانە ژنی فعال کە ئێستا ئێمە لەسەر حکمی پەخشانی عەزیزی کە لە دیوانی عالیدا تایید کراوە قسەکەین و وریشێ مرادی و شەریفە محەممەدی کە حکومەکەی شکاوە بەڵام بازم دادگایی هەیە. ئەو سێ حکومە نیشانیدا کە جمهوری ئیسلامی چەندێ تەرسی هەیە لە خەڵک، چەندێ تەرسی هەیە لە فعالینی سیاسی و مەدەنی و هەروەها نیشانیدا کە جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە سابت بکا کە هێشتا ماوە لە ساڵی 2024 زیاتر لە 900 کەسی ئیعدام کردووە، یعنی لە سێدارەی داوە. ئەمە ئامارهایەکە کە دێتە دەرەوە و قەتعاً ئامارهایەکی نادرۆستە، ئامارهایەکی ڕاست نییە و قەتعاً لەوە زیاترە و حتا لە ئەڤەڵ یانێ لە ژانویەدا کە چەند ڕۆژێکی تێپەڕ بووە هەر ڕۆژ 2 نەفەری ئیعدام کردووە. هەمووانە نیشانەی
ترسی کۆماری ئیسلامیە لەوەی کە دووبارە شۆڕشێتر دەست پێ نەکاتەوە، خەڵک بترسێنێ و بێژێ کە ئەگەر ئێوە دەست بە شۆڕشێک مشابێ یا وەکو شۆڕشی ژینا بدەن ئەم حکومە نائادڵانانە لە ئینتزارتانە زیندانی بازداشت. ئێمە زانین کە لە یەک مانگی ڕابردوو بە تایبەت لە کوردستانە دەستی داوە بە بازداشتکردن زۆر کەس بە بەهانەهایەکی جۆراجۆر، بەهانەهایەکی ئەسەن ئەتوانین بێژین زۆر کەنینیە کە کەسانێک لیباسی کوردی لەبەریانە بووە بازداشتیانەکە، دەست بەسەریانەکە، یا لە پۆستێک لە ئینستاگرامیان داناوە دەست بەسەریەکەن و یا کولەن فعالین بە هەر کەسێ هەر دەنگێک کە نیشان بە جۆرێک لە جۆرەکان مخالفی کۆماری ئیسلامیە دەست بەسەریانەکەوە، هەموو ئەوانە بە شێوەیە گەرەکیە خەڵک بترسێنێ. زۆر باشە هاوڕێکانی ئێستا بەو شێوەیە کە باس کرا ئەو قەیرانانەی کە کۆماری ئیسلامی تووشی بووە و کۆمەڵگای مەدەنی خستۆتە ژێر گوشارەوە، حکمی ئیعدامیش بە جۆرێک بۆ چاوترسێنکردنی چالاکانی کۆمەڵگای مەدەنی بەکاردێنێ و خۆی ڕزگار بکە لە مەترسی لە نێوچوون. پێتان وایە چەندە لە بۆیە سەرکەوتوو بێت؟ ئەوەڵ بەر لەوەی کە من جوابی پرسیارەکەتان بەمە پێم خۆشە بەحسی سێشەمبەهای نەبە ئیعدام بکەین کە لە زیندانە دەستی پێکرد. دروستە کاتێکە حکمی شەریفە محەممەدی هاتۆ ژنانی زیندانی لە زیندانی ئەوین هاتنە ناو حۆشی زیندانەکەەوە دەستیان کرد بە مانگرتن و نەچوونە ناو بەندەکانیان و شعاری ژنژیان ئازادی و نەبێ ئیعدامیان سەرداوە. دوجار لە کەرەج بوو کە قزل حساری کەرەج بوو کە بەهۆیەوەی کە ئیعدامیەکان لە ڕۆژی سێشەممەدا ئیعدامەکریان ئەوەڵڕا بە سێشەمبەی سیایا ڕەش دەستی پێکرد و دواتر بوو بە سێشەمبەهای نەبێ ئیعدام کەیسە زیاتر لە 50 هەفتەیە تێپەڕەبێەوە زیاتر لە 30 زیندانێکی تێکڵاوی ئەم مانگرتنەوە ئەم اعتسابە بوو. هەموو ئەوانە نیشانەدا کە جمهوری ئیسلامی ناتوانێت بە سەرکوت دەنگی مخالفانی خۆی و دەنگی ئازادی و بەرابەری خەفە بکە. قەتئەن بە مەیچە هەر ناتوانێت، بەڵام وەکو ئەوەی کە ئێمە خۆمانێژین من لە قسەکانمان ئیشارەم پێکرد 46 ساڵە کۆماری ئیسلامی تا بە سەرکوت خۆی بە ئێمڕۆ گەیاندووە و سەرکوتەکانێکی زیاتر کردووە کە بێژێ نەخێت من هەر ئەو ئیقتیدارەی جارانم هەیە ئەتوانێت بە ئەمری خۆی ماوەیەک ئیزافە بکە یا ئەمری خۆی درێژتر بکە، بەڵام بە دڵنیاییەوە لەوەی کە بتوانێت سەرکەوێ بە سەرکوت بە دڵنیاییەوە ناتوانێت ئێمە تاریخی یا مێژووی دیکتاتۆرهایەکی زۆر وەکو خامنەئیمان بینیە کە ئاخرین دانەیان دیکتاتۆرێک وەکو ئەسەد بوو، هەرچەند کە واقعاً چنە لە ناوخۆی سووریە و حتا لە سووریە و ئەسەد لە جامعەی بینالملەلیە بە ئەندازەی خامنەی و ڕژیمی جمهوری ئیسلامی منفور نەبوون لە بەرچاو هەم خەڵکی خۆیانە هەم جامعەی بینالملەلی، بەڵام دیمان کە چنێ ئاسان لە ئەرزی 10 ڕۆژە ئاسان کەسێ نەیەتوانی پیشبینی بکا کە لە ئەرزی 10 ڕۆژە دیکتاتۆرەیەکی بەهێزی ئاوا ئەوروخێ قەتئەن جمهوری ئیسلامی ئەبێت دەرس وەربگرێت کە تاریخی جمهوری ئیسلامی نیشانی داوە کە دەرس وەرناگرێت و تاریخی هەموو دیکتاتۆرەکان قەتئەن جمهوری ئیسلامیش ئاخر عاقبەتەکەی ئیستا زمانەکە پیشبینی ناکردێ، بەڵام بەم شێوە ئایندەیەکی ڕوون لە بەرچاوی ئێمەیە کە قەتئەن ئاخر عاقبەتی خامنەئی و ڕژیمی سەرکوتگەر و پەت و سێدارەی جمهوری ئیسلامی وەکو ئەسەد وەکو زۆربەی ئەو دیکتاتۆرانن کە لە توولی ساڵهایەک گۆزەشتەوە لە توولی تاریخدا ڕووخاون. زۆر باش. ئێستا لەم کاتەدا پێتان وایە ئەرکی تێکۆشەرانی و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و لایەنەکانی داکۆکیکار لە مافی ئازادی و ژیان لە ئێران و لە ئاسی دنیاشدا ئەرکیان چییە بۆ بەرگرتن لە بەڕێوەچوونی ئەم حکومە؟ ئێمە بۆ ئەوەی کە مقابلە بکەین لەگەڵ حکمی نەتەنیا پەخشانی عەزیزی بەڵکو بەعام حکمی ئیعدام یا سێدارە کە خۆی خۆیە ئەم حکومەیانی گرتنی ژیان لە کەسێک کە
حکمێکی نامرۆڤانەیە نەتەنیا هێژم پەخشان بەڵکو بۆ هەموو تاکێکە هیچ کەسێک و هیچ دەوڵەتێک حەقی نییە هیچ ڕژیمێک حەقی نییە ژیان لە کەسێک بگرێ ئەبزارهایەکی جۆراجۆرمانەیە و حتا بۆ مخالفەت بە مبارزە لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی کە مخالفەت لەگەڵ ئێعدام یەکێک لەوانەیە ئێمە ئەبزارهایەکی جۆراجۆرمان هەیە یەکێک لەو ئەبزارانە کە دواتر بە ئەوەی کە فعالی نیجەبێکی بکەن ئشارە بکەن یەکێک لەو ئەبزارانە بە نەزەری من ئەبزارێکی زۆر قەویە لە دنیای ئەمڕۆدا ڕێسانەیە سۆشیال میدیایە کە بەداخەوە ئێمە لە ناوخۆی وڵاتدا ڕێسانە بووە بە ئەبزارێک بۆ سەرکوتی زیاتر بۆ ئەوەی کە بتوانێت پرۆپاگەندا دروست کا بەرعەلەیهی فعالین بە بەرعەلەیهی مبارزین بەڵام ڕێستانەهای ئازاد لە دەرەوە ڕێستانەهایەک وەکو تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە حیزبی کۆمونیستی ئێران و حتا کەسێک کە پەیجێکی شەخسی هەیە ئێمە ئەتوانین ئاگاهکاری بکەین و ڕێستانەهای پۆربازدید بە ڕێستانەهای ئازاد ئەتوانن ئەم ئاگاهگەریە واقعیەتێکە لە ناوخۆی ئێراندا هەیە واقعیەتی کۆماری ئیسلامی واقعیەتێک لە ناو زیندانەکانی کۆماری ئیسلامیدا هەیە بە جامعەی جەهانی نیشان با جمهوری ئیسلامی نیشانی داوە کاتێکە زیاتر لە جامعەی بینالمللی و بەتایبەت لەو وڵاتانە کە ڕەوابەتی دیپلۆماتیکیەیە بە باری سیاسی ئەخرێتە ژێرفشار پێی خۆش نییە کە زیاتر لەوە بخرێتە ژێرفشار و باج باە بە هەر شێوەیەک خۆی خراپکە لە بەرچاویانە بۆ ئێمە توانین لە ڕێگەی ڕێستانەوە هەر فعالێک بۆ خۆی لە ڕێگەی گوشیەکەیەوە ئەم ئاگاهگەریە منتەشر بکە ڕوونی بکاتەوە بۆ خەڵک ڕوونی بخاتەوە بۆ جامعەی بینالمللی و هەر فعالێک بەش بە حاڵی خۆی دەست بە مبارزە بدا ئێمە ئەزانین کە کەمپینهایەکی جۆراجۆر نەبێ ئێعدام لە توولی ساڵیانی گۆزەشتەوە بەتایبەت پارەکە بەڕێوە چووە کە توانیان زۆر بە خوشحاڵیەوە حکمی ئێعدامی دانێ وەکو توماجی ساڵحی بشکێنن حکمی ئێعدامی شەریفە محەممەدی هەرچەند کە ئێژم دادگاهی هەیە ئەویش قەتعی نییە بەڵام بشکێنن و هەموو ئەم کەمپینانەوە هەموو ئەو فعالیەتانە چ لە سەدحی ناوخۆ هەرچەند ئەلبەت لە بیرمان نەچێکێ هەموو فعالیەتێک هەموو کەمپینێک لە ناوخۆی وڵاتدا زیاتر تاثیرگوزارەوە ڕنگدانەوەی هەیە چ لە ناوخوا چ لە سەدحی بینالمللیدا بەڵام ئێمە توانین لە دەرەوەی ئێرانیش ئەو کارانە بکەین تا بتوانین هەمومان یەکدەنگ پێکەوە نەتەنیا حکمی ئێعدام لەغو بکەین و بسەلمێنین بە کۆماری ئیسلامیدا کە ئەمە حکمێکی نامرۆڤانەیە بەڵکو ئەتوانین خودی کۆماری ئیسلامی بڕوخێنین و بە یەکدەنگیمان بتوانین حکوومەتێکی ئازاد و بەرابەر بەنابنین. زۆر سپاس بۆ بەڕێستان هاوڕێکانی کەرەمپور چالاکی سیاسی کە بەرنامە بوون لە ئامادە بوون لە بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆماندا زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ ئێوەی بینەری عەزیزیش کە لەگەڵماندا بوون بۆ لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆکە. ماڵاوە.